خی گەورە بۆ کۆمەڵێک خەڵکە. یەکەم خاڵ ڕوو دەکەینە دکتۆرەکان، یاریدەدەری دکتۆرەکان، ئەوانەی کە سەیدەلەیان هەیە، ئەوانەی کە تاقیگەیان هەیە، لەگەڵ خی گەورەدا مەوعیدێکتان هەیە لە دوای مردنتان. خی گەورە لەسەر هەموو نەخۆشێک، لەسەر هەموو فەحسێک، لەسەر هەموو دەرمانێک، لەسەر هەموو عملیاتێک محاسبەتان دەکات. سوێن بەخوای گەورە. ئینسان قومی ئاوی سارد بخوا، پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله علیه وسلم، خوای گەورە محاسبەت دەکات گڵاسی ئاوی ساردت خواردووە، لە خۆش بە نەخۆش محاسبەت دەکرێن لەسەری. بۆیە دکتۆرەکان فەحسی زیادە مەنووسن. مرۆڤێک دوو فەحسی پێویستە، تۆ سەی بمەنووسە. تۆی سەیدەلێ و دەرمانخانە، تۆی مختبەر شەریک مەبە لە کەسێکا کە فەحسی زیادە دەنووسێت، تۆش وەکو ئەو گەندەڵ دەرەچی. چونکە مەوعیدێکتان هەیە لەگەڵ خوای گەورەدا لە ڕۆژی قیامەتە. خوای گەورە عالمە، نەخۆشەکە نازانێ، بەس خوای گەورە عالمە کە تۆ ئەم فەحسانە نووسیوە بە زیادە. مرۆڤێک پێویستی بە 4 فەحسە، تۆ 8 بۆ مەنووسە، 10 بۆ مەنووسە. شتی بەکارهاتوو، شتی خراپ بەکار مێنن، چونکە وەڵاهی زۆربەتان کوڕ و کچی فەقیرن، بەڵام نازانم بۆ کوڕ و کچی فەقیرتان لەبیر چوو. نەخۆشێکە، پێویستی بە عملیاتە، پارەی پێ نییە. باشە تۆ دکتۆرێکی پیاوی پێت ئەڵێن پیاو، ئەبێ پیاوەتی تیابێ، ئەڵێ پارەم نییە ناتوانم، ئەڵێ هەر ئەوەیە، ئەیکەی ناکەی کەیفی خۆتە. ڕۆژێک بوو تۆ بە زەکات گەورە کرای، بە سەدەقە و زەکاتی خەڵکی گەورە کرای. ئێستا بۆ فەقیر و هەژار لەبیر چوو، ڕۆژێک بوو پارەی پسکیتێک و جبسێکە پێ نەبوو بیخۆی کە منداڵ بووی. ڕۆژێک دێ سوێن بەخوا محاسبەت دەکرێن لەسەر گەورە و بچووکەکان. بۆیە دڵخۆش مەبە، خەڵ یارمەتی خەڵکی فەقیر و هەژار بدەن بۆ ئەوەی لە ڕۆژی قیامەتە خوای گەورە دەفەرمێ وەقیفوهم ئینەهم مەسئولون. بیان وەستێنن، چونکە ئەمانە بەرپرسیارن. دڵخۆش بە بەپارەت کۆ کردێتەوە. ڕۆژێک دێ دینار بە دینار محاسبە دەکری لەسەری. باشە بۆ تێر ناخۆن فەقیر و هەژارەکانتان لەبیر چووە، لە کاتێکە خۆتان کوڕی فەقیر و هەژارن زۆربەتان. ڕوو دەکەن بە دوکاندارەکان و بازرگانەکان و خاوەن مارکێتەکان، پێتان دەڵێن لەگەڵ خوای گەورەدا مەوعیدێکتان هەیە. خوای گەورە محاسبەتان دەکات لەسەر هەموو غەشێک، لەسەر هەموو فڕوفێڵێک کە بەرامبەر خەڵکیتە ئەنجامتان داوە. هەر دوکانێک تێت چی دەفرۆشی، مارکێتت هەیە، بازرگانی دەکەی لە دەرەوە. پیاوێکی دەوڵەمەند، زۆر دەوڵەمەند بووین باس کرد، تی برادەرێکم هەیە تاجرێکی گەورەیە، ڕۆشتەوە بۆ وڵاتێک لە وڵاتەکان چایی بێنێ. وتی تەماشام کرد دار و کۆتەرەدار ڕەنگ ئەکەن و ئەیکەن ناو چایەکەەوە ئەیهاڕن. وتی وازم لە ئیشی چایی هێنا، ناڵێم هەموو چایەک وایە، بەڵام مەبەستم ئەوەی غەش و خیانەت دەکرێت. لە خوا بترسە، گڵۆپێک ئەشیایەک شتێک مەهێنە کە خراپ بێ. بە تایبەتی غەش و خیانەتکردن لە خواردن زۆر گەورەترە. چونکە ئەگەر ئینسان مۆبایلێکم پێیە، ئەم مۆبایلە یاخود شتێکم پێیە، ئەمە شتێکە، ئەو مۆبایلەکەم لەدامداوە، ئەگەر لەما غەش بکەی فەرقی هەیە لەگەڵ خواردنەکە غەش بکەی، چونکە خواردنەکە زۆر خەتەرە. بۆیە لە خوا بترسن، لەگەڵ خوای گەورەدا مەوعیدێکتان هەیە. دوکاندارەکان، خاوەن مارکێتەکان، بازرگانەکان دەچنە دەرەوە، شتی خراپ مەهێنن، وەشتی خراپ عادی بە ئەسڵی مەفرۆشن. بەداخەوە بەهۆی غەش و خیانەتەوە، بەهۆی فڕوفێڵی دوکاندارەکان و کۆمەڵی دوکاندارەوە بازرگانەکانەوە کۆمەڵشتی خراپیان هێنا وڵاتی ئێمەوە، نەخۆشی و دەرد و بەڵا لە ناومانە زۆر بووە. کوا کاتی خۆی ئەم هەمووشە نەخۆشی ئێستا هەبوو. خواردنی خراپ تووشی دەیەها نەخۆشی قورسی کردین، بۆی پێویستە بە خۆماندا بچینەوە. ڕوو دەکەمە مامۆستایانی قوتابخانەکان و خوێندنگاکان، بەو کەسانە دەڵێم، بۆ مامۆستا بەڕێزانە دەڵێم کە دەرزی تایبەتیان هەیە بۆ قوتابیەکان. باشە بۆچی ئەو دەرزە تایبەتی کە لە ماڵ خۆتا دەیڵێیتەوە
بۆچی بەو شێوەیە بەو ئوسڵوبە و بەو دڵسۆزیە لە قوتابخانەکەدا نایهڵێتەوە. بۆچی بەمانیە بە 2 مانگ مامۆستای وها بۆ لە مادەیەکە تەحەدای کردوەتی بە 3 دەرس تێتەگەێنم، قوتابیەکی پۆلی 12 و 6 بە 3 دەرس تێگەێنم، بەڵام بۆ لە مەکتەبە بە 7-8 مانگ تێناگەینێ و تەڵەبێ داماوە. موعیدێکتانەیە لەگەڵ خوای گەورەدا لە مەکتەبە دەرزی تایبەتی خۆت هەیە، لە ماڵیشەوە هەتا بە هەمان شێوە غەشی تیامەکە، فڕوفێڵی تیامەکە، لە مەکتەبە بە دڵسۆزی دەرس بڵێرە و دوای دەرزی تایبەت شتێک کەیفی خۆتە، بەڵام لە مەکتەبە خیانەت مەکە، دوای لە ماڵەوە دڵسۆز بی بۆ قوتابیەکان، چونکە ڕۆژێک دێت ڕۆژێکە محاسبەت دەکری لەسەر هەموو شتێک. پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم والمكر والخيانة في النار. فڕۆفێڵ خاوەنەکەی بۆ ناو جەهەنمە، ئەوەی فڕۆفێڵ بکە. بۆیە دڵسۆزی قوتابیەکان بن لە قوتابخانە و لە شوێنی تایبەتیش کە دەرزیان پێ دەڵێنەوە. ئاگاتە لە کوڕی فەقیر و هەژارەکان بێ، چونکە وەڵڵاهی خوای گەورە ئەو شتانە قبوڵ ناکاتێت. ڕوو دەکەمە ئەو کەسانی کە قەسابن، ئەو کەسانی کە ئیشی ئاژەڵ دەکەن، لەگەڵ خوای گەورەدا مەوعیدێکتان هەیە، ئاژەڵی نەخۆش مەفرۆشن. تۆ دەڵێ من دەیفرۆش مەقم چییە؟ باوەڕ دەکەن هەندێک لە قەسابەکان پێیان وتومە جاری وا بۆ جووتی مەڕ فرۆشتاوە بە 36,000 جووتێ مەڕ، بە 40,000 بە 50,000. بۆچێتی ئەم خوانە ناسا ئەگە بیرێنەوە تێبێ بێ چی بکات؟ ئەبێ چەندێ دز بێ، چەندێ گەندەڵ بێ، دەچێت ئەم حیوانە نەخۆشە سەرە بڕێ، خەڵک دێ بۆ لای هەر کیلۆیەک و هەر بۆ نەفەرێک و پارچەیەکی تێکا بۆی ئەو حیوانە هەر زانە نەخۆشە ساغ بکات و پارەی دەستکەوێ. ئەوەی پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم ئەوەی فڕۆفێڵکا بۆ ناو جەهەنەمە. ئەو کەسانەیە بۆی ئاگادار بن، ئەو کەسەی کە سعری ئاژەڵ نازانێ مەی خەڵەتێنن، ئەو کەسەی لە گۆشت نازانێ، لەوانێت دەتوانی پیاوێکی بەتەمەن بخەڵەتێنی، بەڵام دەتوانی گەنجێ بخەڵەتێنی. پیاوێ بەتەمەن لەوانێت شارەزاییە بێ، گۆشتی باش کامەیە، خراپ کامەیە، نەخۆش کامەیە، بەس گەنجێکی داما و نازانێ کەم حیوانە نەخۆشە. ئەم گۆشتە گۆشتی حیوانی ساغ نییە، بۆیە ئەو کەسەی کە شارەزا نییە مەی خەڵەتێنە. لە خوا بترسن، تەقوای خوا بکەن. دەبینی دەڕوات خوێیەکی زۆری ئەداتێ، ئەمجا تێر ئاوی ئەکا بۆی بەیانی هات بە قورسی بیفرۆشێ، بۆی ئاو زۆر بخوا. ئەوەیە بۆ ناو جەهەنەمە ئەو کەسەی فڕۆفێڵ بکە. من غەش المسلمین فەلەیسە منهم. پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم ئەو کەسەی غەش لە مسلمان بکە لە مسلمانان نییە، ئینسانێکی لار و لێر و خراپە. بۆیە ئاگاداری خۆتان بن، تەقوای خوا بکەن. گۆشتی خراپ، ئەو گۆشتەی کە ماڵ و مناڵت نەیخوا مەیدە بە خەڵکی. تەقوای خوا بکەن. ڕۆژێک دێت دەتکەنە کفنێکەوە و دەتپێچنەوە، ئەو ڕۆژت لەبیر نەچێت. یا ربی خوای لە گوناهەکانمان خۆش بی، لە گوناهی دایک و باوک و مردوەکانمان خۆش بی، لە غەش و خیانەت یا ربی خوای بە دوورمان بی. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. ڕوو دەکەم ئەو کەسانی کە ئیشی عەرز و خانوو دەکەن، کڕینە فرۆشتنی پێوە دەکەن، یا بە تایبەتی ئەوانەی کە خانوو دروست دەکەن بۆ کڕینە فرۆشتن. بەداخەوە کەسانێکەیە دێن شتێک دەکڕن لای تۆ سعرەکە نازانن، دایان خەڵەتێنی، عەرزێکی پێدەی، خانوویەکی پێدەی، ئەی خەڵەتێنی. لە کاتێکا دەڵێ ئەم خانوو لەبەر خاتری ئەوەی پارەی نووسنگانەیەکە دەستکەوێ، دەڵێ ئەم خانوو ئەوەندە دەکات، لە کاتێکا خۆت بە 50 وەرەقەکەم تریش نایکڕی، یاخۆ لەگەڵ کابرا ئیتیفاقت کردووە کاکە من بۆتە فرۆشم بە ئەوەندە بەس ئەوەندە پارەم بەرێ. ئەوە حرامە، ئەوە خیانەت، ئەوە غەشە، ئەوە خاوەنەکەی کە تۆی بۆ جەهەنەم دەڕۆی، 1000 حەج و عومرە بکەی لە پێوەت نابێتەوە. واللهی باوەڕ دەکەن، من شتێکتان پێ دەڵێم، ئەو کەسانی کە دەیانەوێت خانوو بکڕن، ئەو کەسانی کە خانوو دەکەن و دەیفرۆشن، ناڵێن هەمویان، هەندێکیان سوێن بەخوا ئەوەی ترسی خوا بێ لە دڵیانە نییە. باوەڕ دەکەن خەڵکە بۆ لەو کەسانە دیواری کردووە، خانووی کردووە، ئاوەشێنی نەکردووە، نە دیوار نە سەقف. دەچێت ئەوەی کە دیوی دەرەوەیە، مەنزەرێکی جوانی بۆ دانێ، دیوی ناویشەوە هەموو شتی عادی و خراپ. ئەوەی کە شاراوەیە خراپە،
بەڵام خوا غافڵ و بێ ئاگانیە لە تۆ ئەی خیانەتکار. پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم والمكر والخداع في النار فڕوفێڵ خاوەنەکەی دەبا بۆ ناو جەهەنەم. بۆیە زۆر سیقەتان بۆ کەسانە نەبوو کە خانوو دەکەن و دەیفرۆشن خانوویان لێ مەکڕن ئیلا مەگەر کەسێک بزانی چاک و ڕێک و پێکە، چونکە وەڵڵاهی لە جیاتی تێکەڵ ئەچێ خۆڵی تێکە ژێر کاشێکان ئاوەڕشێری ناکە. چەنەها شتی واقعی وایە زۆرشتان بینیوتانە، من خۆم بینیومە بەڕاستی ئامۆژگاریشی دەکەی لە خوا ناترسی. بۆیە ئاگادار بن ئەو کەسانە زۆر سیقەتان پێیان نەبوو خانوویان لێ مەکڕن، زۆربەیان خیانەتکارن، زۆربەیان غەشاشن. هەندێ باشیشیان تایە خانوو وا دروستەکە وەکوی کە بۆ خۆی دروستیکە. من ئەوانە ناڵێم، خراپەکان دەڵێم. ڕوو دەکەم ئەو کەسانی کە ئیشی سیارە دەکەن، لە مەعرەزەکانە ئیش دەکەن، دەڵێن مەوعیدێکتان لەگەڵ خوای گەورەدا هەیە، ڕۆژێک دێ چاوپێکەوتنتان لەگەڵ خوای گەورەدا هەیە. بۆیە فێڵ ئەو کەسە مەکەن کە دێ بۆ لای ئێوە سیارەیەک دەکڕێ، بە ئیشارەت بە چاو بەدەست ئاماژە مەکەن بۆ یەکتری. جاری وای کابرا تەوقە لەگەڵ برادرەکەیەکە ئاوە بە دوو پەنجاڵێ ئانی دوو وەرەقەمەوێ لە تۆ ئاگادار بە. ئەمە کابرایتر نازانێ، ئەمە حرام، ئەمە خیانەتە، ئەمە بۆ ناو جەهەنەم دەدبە. نەڵێی فڵان کەس ئاگای لە ئیشارەتەکەی من نەبوو، خوای گەورە ئاگادارە. خوا غافڵ و بێ ئاگا نییە لە خیانەتەکەی تۆ، لە ئیشارەتەکەی تۆ، لە سەربادانەکەی تۆ، لە ئیشارەتی دەسەکەت. هەر سوێنێکی درۆت خواردە بێ خوا ئاگادارە. سیاری وایە عیبێکی تایە، ئەم عیبە مانگەیە دوو مانگ جارێ عیبەکە دروستە بێ، هەموو کاتێک نییە. کاتێک دەیفرۆشی تۆ لە کاکە ئەم سیارە ئەو عیبەی تایە، لەوانەیە مانگێک تر ئەو عیبەی تیا دروست بێ، لەوانەیە دوو مانگی تر پێی بڵێ هیچ بەشارەوە. ئەو عیبەی کە دەزانی لە سیارەکەتدا هەیە پێی بڵێ با دوو وەرەقە کەمتر بکات، با دوو گەڵا کەمتر بکات. گرنگ ئەوەی تۆ بۆ جەهەنەم نەڕۆی، گرنگ ئەوەی حەقی خەڵکیت نەکەوێتە لا، گرنگ ئەوەی خیانەتکار نەبی، ڕاستیەکانی هەمووی پێ بڵێ ئەوەی کە دەیزانی. خۆ تۆ فیتەر نی جاری وایە، بەڵام دەزانی ئەم سیارەی تۆ ئەو خەلەلیتی ئەو خەلەلیتی هەیە. بۆیە ئاگاداری خۆتان بن، دڵخۆش مەبە بەوەی کە فڵان کەس ئاگای لەوە نییە. جاری وایە دەڵێ کاک فڵان کەس بەخوا من سیارەت بۆ کڕم سوێن بەخوا یەک دارم ناوێت، سوێنە خوا، بەڵام ئیشارەتی بۆ کابرایش کردو وەڵێ دوایە من ئەوە نەم لە تۆوێ، لە ڕوونای لەم کابرای بسێنم، بەڵام لە پشتی ئەو کابرا بۆم دەرکە بۆ من. ئەوە حرامە، ئەوە دزیە، ئەوە غەشە، ئەوە خیانەتە، چونکە تۆ سوێنە خوا پارەم ناوێ. من وا تێگەم کە پارەت لە هیچ کەسێک ناوێ، بە ئاشکرا پێی بڵێ کاکە ئەم سیارەت بۆ کڕم ئەوەندە پارەت لێ سێنم، دروی لەگەڵا مەکە و غەشی لێ مەکە، پیاو بە سیفەتی پیاوەتی تێدا بێ. ڕوو دەکەمە خاوەن مەطعەمەکان، ئەوانەی کە لە فەو دەستیان هەیە، لەگەڵ خوای گەورەدا مەوعیدێکتان هەیە، بەیانی کاتێک کە دەمرن مەوعیدتان لەگەڵ خوای گەورەدا هەیە. خواردنێک مەکە بۆ خەڵکی کەبابە، قۆزیە، شلە و برنجە، هەر شتێکە. خواردنێک بۆ خەڵکی بکەن کە خۆت ئامادەنی بیخۆی، ئامادەنی مناڵەکانیشت بیخۆن، ڕازی نابیت. خواردنێ بدە بە خەڵکی، خۆت و مناڵەکانت ئامادە بن بیخۆن، نەک بڵێ بە خەڵکی مناڵەکان و دۆستیش نایە. خەڵکی وایە لە خوا ناترسێ، لە چێ حەیوانی نەخۆش سەرە بڕێ و کەباب و قۆزی خواردنیە دروستەکات. خەڵکی شێ الحەمدولیلا خۆی لە بچووکترین حەرام دەپارێزێ. بۆیە ئاگادار بن کاتێک کە تۆ دەڵێی لە فەکەم ئەم گۆشتە گۆشتی فرێشە و گۆشتی ساغە، مەڕۆ لەگەڵ کەپسەکە تێکەڵاوی کێ، ئەوە غەشە، ئەوە حرامە. پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم والمكر والخداع في النار، ئەوەی فڕوفێڵکە بۆ ناو جەهەنەمە. تۆ لە فەکەت هەمووی کەپسە، بۆچی بە زیندوو دەیفرۆشی؟ خواردنەکە کەپسە، بۆ بە زیندوو بە فرێش دەیفرۆشی؟ بە ئاشکرا کاکە گیان ئەمەی من هەمووی کەپسە تەواو، یاخود تێکەڵەی پێی بڵێ 20 کیلۆیە کاکە 5 کیلۆ لە کەپسەکەشی تێکە. خوا ئاگاداری تۆیە، خوا هیچ شتێکی لێ بزر نابێت دڵنیا بۆ بێ دڵخۆش مەبە بە خیانەت و پیلانەکانت. من نازانم خواردم، بەڵام خوا ئاگادارە. ڕۆژێک دێت لەسەر ئەو پلە گۆشتەی من خواردم محاسەبەی تۆ دەکات، لەسەر ئەو خیانەتەی کە کرد، لەسەر ئەو غەش و درۆی کە کردت محاسبە دەکرێ. بۆیە کەبز بە کەبز بفرۆشە، فرێش بە فرێش بفرۆشە، تێکەڵە بە تێکەڵە بفرۆشە. هیچ پێویست ناکە ئینسان لەگەڵ خەڵکیدا درۆ بکات.
آخر خاڵ ڕوودەکەمە فەلاحەکان، جوتیارەکان، بەقاڵەکان پێتان دەڵێم لەگەڵ خوای گەورەدا مەوعیدێکتان هەیە. بۆیە شتی خراپ مەفرۆشن. سنووقێک پڕ دەکەی لە خواردن لە میوە، با سەر و ژێری یەک بێ، ژێرەوە وێرانە. بەڕاستی ئەمە کارەساتە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەلای پیاوێکا تێپەڕی، خەرمانێ گەرمی دانابوو، دەستی کرد بە ژێریدا، تەماشای کرد ژێرەوەی تەڕە. فەرمی باشە ئەم تەڕێت بۆ نەکردە سەرەوە. پێغەمبەری خوا فەرمی صلی الله علیه وسلم هەر کەسێک فێڵکە لە ئێمە نییە. بۆیە ئاگادار بە تۆش فێڵ مەکە. ئەگەر تۆی فەلاح فێڵ نەکەی، بەقاڵەکەش ناتوانێت زۆرجار فێڵکە. خۆی فەلاحەکە سەرەکی ئەچێ ئیشە خراپەکە دەکات. ئەو دەچێت تەماتەی خراپە کاتە ناو سنووقەکەوە، شتی خراپە کاتە ناو سنووقەکە و بەقاڵەکەش بە بنوتۆیەدا زۆرجار. ئەگەر فەلاحەکە تەماتەیەکی جوان بێنێ، هەمووی جوان بێ، ئەم بەقاڵە خۆ ناچێت ئاوای دەپامجا بیدا بە خەڵکی، نایشکێنە بیدا بە خەڵکی، بە ساکەی دا بە خەڵکی. بەڵام کاتێککە فەلاحەکە بە گەندەڵی پڕی ئەکا، تەماتە ئەکڕی، هەر شتێک دەکڕی، تەماشاکەی ژێر و سەری یەک نییە. ژێرەوەی جیاوازە، سەرەوەی جیاوازە. ئەمە خیانەتە، ئەمە غەشە. هەندێکی بەکەڵ نایە فڕەیدا، دەستکێ سۆزە دەکڕی، تەماشا دەکەی ناوەڕاستەکەی خراپ بوو. ئەم لاولاکی جوانە ناوەڕاستەکەی خراپ. ئەمە غەشە، ئەمە خیانەتە. بۆیە ئەو شتێکە خۆت و ماڵ و مناڵت نایخوا مەیدا بە خەڵکی. مسلمانێک دەڵێ ڕۆشتم بۆ بەیتێک لەم ئەم بەیتانەی کە دەکرێت خەیار و تەماتە و هەشتی تری تایە. ئەڵێ ڕۆشتم بۆ بەیتێک دەستم برد بۆ خەیارێک، خاوەنەکەی وتی بۆ خاتری خوا نەیخۆی. وتم بۆ؟ وتی بەکەڵ خواردن نایە. ئەو تا بە تایبەتی بۆ خۆمان کردو ئەو دەخۆینەوە بەکەڵ نایە. وتم ئەی باشە بۆ دەیفرۆشی بە خەڵکی؟ وتی ئەوە احتیاجیە. نازانم ئەو کەسانی کە معلوماتیان زیاتر هەیە چەند بەرەبێ فڕێ بدرێ، بەڵام ئەو فڕێی نادە بە هەرزان دەیفرۆشێت. ئێمە تووشی دەرد و نەخۆشی دەکات. لە پێتان دەڵێم والمەکر والخیداع فی النار. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم مزگێنی پێتان داوە ئەوەی غەش بکا بۆ ناو جەهەنەمە، ئەوەی فێڵ بکا بۆ ناو جەهەنەمە. خۆت شتێک ناخۆی، دەرخواردی مناڵەکانی نادەی، نایدەی بە میوان و ئازیزەکانت، بۆ دەرخواردی منی ئەدەی. منیش مرۆڤم، ڕۆژێک دێ مەوعیدە لەگەڵ خوای گەورەدا هەیە، محاسەبەت دەکات لەسەر هەموو خیانەتێک. ئەو خەیاری، ئەو تەماتەی، ئەو میوەی، ئەو سەوزەی بۆ خواردن ناشێ، دکتۆر پێ دەڵێ فڕێدە، فڕێیدە، مەیخۆ، مەیدە بە خەڵکیش. لەخوا بترسن ڕۆژێک دێت، دڵنیا بە ڕۆژێک دێت هەمومان باجی تاوانەکانمان دەدەین. ئەگەر ئەوەی حەقی خوا بێ، ئینشاڵڵا خوا لێمان خۆش دەبێ. ئەوەی حەقی خەڵکی بێ بە صافی دەمێنێتەوە، نە نوێژ، نە ڕۆژوو، نە حەج، نە عومرە. خیانەتی 250 دەرمە لە کۆڵ ناکات. اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات من أهل السنة والجمعة والجماعات. يا ربي خوايا شفاء نخوش كان من بدي بتايبتي أواني داود وعي خير يعني كدوه. يا ربي خوايا همني وآرامي ولات من بباريسي، خوايا جان لغش وخيانة ولات من بدور كي، خوايا جان لشر خراب كاران بدور من كي يا رب العالمين. خوايا جان همني وآرامي ولات كمان بباريسي، خوايا جان لشر ظالمكان ودسي ظالمكان بدون ما كي يا رب العالمين. خوايا لم مسلمان خوش بي لدايك وباقمان خوش بي. آمين آمين آمين. وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين.